Hangisini istiyorsanız şu duvarların üzerine. Hangi okulu ver? تا دێن نزیکتر دەبینەوە لە هەڵبژاردنە پێشوەختە پەرلەمانی و سەرۆکایەتێکی 24 حوزەیران لە تورکیا چاوی چاودێر و میدیانێ و دەوڵەتەکانیش لەسەر دوایین ڕۆژەکانی بانگەشی هەڵبژاردنی پارت و کاندیدا ڕکابەرەکان چڕتر بۆتەوە بۆ پێی ئەم هەڵبژاردنە بە یەکێک لە گرنگترین هەڵبژاردنەکاندا دەنرێت لە مێژووی نوێی تورکیادا. هەڵبژاردننی ئەم جاری تورکیا جیاوازی زۆرە لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردووی ئەو وڵاتە. ئەو جیاوازیانە ژوای کردووە هەڵبژاردنێکی چارنووساز بێت. دەستپێکردنی سیستەمی سەرۆکایەتی و کۆتایی هاتن بە سیستەمی پەرلەمانی لە دوای ئەم هەڵبژاردنە گرنگترین خاڵی جیاوازی هەڵبژاردننی ئەم ساڵە. زۆربەی چاودێران و شرۆڤەکاران چاویان لەسەر ئەم خاڵەیە بۆ پێی وا چاوەڕوانەکرێت قۆناغێکی نوێ لە تورکیا بهێنێتە ئاراوە. نەمانی پۆستی سەرۆکوەزیران یەکێکی ترە لە خاڵە گرنگ و جیاوازەکان لەبەر ئەوەی بەپێی دەستورە هەموارکراوەکە پۆستی سەرۆکوەزیران هەڵدەوەشێتەوە. سەرۆکۆمار دەبێت بە سەرۆکی دەسەڵاتی جێبەجێکردن و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش دەکات. لە دوایین خولی پەرلەماندا ژمارەی کورسیەکانی پەرلەمان 550 کورسی بوو. بەڵام دوای ئەم هەڵبژاردنە بڕیار وایە 50 کورسی بۆ پەرلەمانی تورکیا زیاد بکرێت. بەمەش ژمارەی ئەندامانی پەرلەمانی تورکیا دەگاتە 600 کەس. چاودێران کەمکردنەوەی مەرجی تەمەن بۆ کاندیدی پەرلەمان لە 25 ساڵەوە بۆ 18 ساڵی بە خاڵێکی تری جیاواز و سەرنجڕاکێشی هەڵبژاردنەکانی 24 ئەم مانگە دەبینن. لەبەر ئەوەی جیلێکی نوێ هاتۆتە ناو سیاسەتەوە و دەیان کاندید تەمەنیان 18 ساڵە. لەم هەڵبژاردنەدا 1,650,000 دەنگدەری نوێ بەشداری هەڵبژاردنەکان دەکەن. لایەنە بڕکێکارەکانیش بۆ سەرنجڕاکێشانیان کاندیدی گەنجیان دیاری کردووە. بەپێی دەستورە هەموارکراوەکە خۆلی نوێی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار بۆ 5 ساڵ دەبێت کە لە پێشوودا هەر 4 ساڵ جارێک خولێکی پەرلەمان کۆتایی دەهات و سەر لە نوێ هەڵبژاردن ئەنجامەدرایەوە. بۆ یەکەمین جارە حیزبەکان بەر لە هەڵبژاردن هاوپەیمانێتی پێکدەهێنن. تا ئێستاش 2 هاوپەیمانێتی تۆمار کراوە کە پارتی داد و گەشەپێدان و 2 حیزبی تر هاوپەیمانێتی گەلیان دروست کردووە و پارتی گەلی کۆماری و 3 حیزبی تریش هاوپەیمانێتی نیشتیمانیان پێکێناوە. هەر هاوپەیمانێتیەک بتوانێت لە سەدادی دەنگەکان تێپاڕێنێت دەچێتە نێو پەرلەمانەوە. هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و پەرلەمان لە پێشوودا بەیەکەوە ئەنجام نەدراون. بەڵام لە هەڵبژاردننی ئەم جەرەدا هەردوو پرۆسەکە بەیەکەوە ئەنجامەدرێت. هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەم مانگە لە تورکیا لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە لە دوای کودەتاکەی 15 تەمووتی 2015 داری نائاسایی بەسەر تورکیادا سەپێنراوە و لە مێژووی نوێی تورکیاشدا بۆ یەکەم جارە هەڵبژاردنەکان لە باری نائاساییدا بەڕێوە دەچن. بەدەر لە خاڵە جیاوازەکان یەکێک لە مەرجەکانی کاندیدی بۆ سەرۆکایەتی بۆ تەجێی سەرنجی چاودێران کە هەر کەسێک خۆی کاندید بکات دەبێت بڕی 131,000 لیرەی تورکی تەسلیم بە کۆمسیۆن بکات. ئەگەر کاندیدەکە توانین 100,000 دەنگ بەدەست بهێنێت ئەوە لە دوای هەڵبژاردنەکان پارەکەی بۆ دەگەڕێتەوە. بەڵام لە ئەگەری بەدەستنهێنانی ئەو ڕێژە لە دەنگی جەماوەر ئەوە پارەکەی دەڕوات بۆ خەزیێنەی دەوڵەت. هەڵبژاردنەکانی 24 مانگی 6 لە تورکیا هەڵبژاردنێکی پێشوەختەیە و 18 مانگ بەر لە کاتی ئاسایی خۆی بەڕێوە دەچێت. چاوەڕوانیش دەکرێت دوای هەڵبژاردنەکان گۆڕانکاری گەورە لە سیستەمی سیاسی تورکیا بێتە ئاراوە.